بنێران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕێز و سڵاوتان لێبێ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی سەرەتاش بەسەر دیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. جێگیرکردنی هێزەکانی ئەرتەش و سوپای پاسداران لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەردەوامی گەمارودانی شاری کۆبانی و مەترسی لەسەر هاوڵاتیان، شانەوەی بەشێکی دیکە لە هێزەکانی ئەڵمان لە باشووری کوردستان، ئەرزبوونەوەی ڕێژەی گەرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران، ئاگیان لە دەستدان و برینداربوونی 43 کرێکار لە ئێران. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی لاوێکی خەڵکی شاری کرماشان بە پێڕاپۆرتەکان پاش تێپەڕبوونی زیاتر لە 43 ڕۆژ لە دەست بە سەرکردنی سروش کەرەمی لاوێکی کوردی تەمەن 18 ساڵ و خەڵکی شاری کرماشان هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و بارودۆخی تەندروستی لەبەردەستدا نییە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ناوبرا و ئێوارەی هەژدەی بەفرامباری 1404 هەتابی و لە لووتکەی ڕاپەڕینی جەماوەری مانگی بەفرامباردا لە گەڕەکی مەسکەنی کرماشان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەکەی لە ماوەی ئەم 43 ڕۆژەدا هەموو هەوڵێکیان بۆ وەرگرتنی زانیاری لەسەر شوێنی ڕاگرتنی ڕۆڵەکەیان بێوەڵام ماوەتەوە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ ناوەندێکی فەرمی بەرپرسیارەتی دەست بەسەرکردنی نەگرتووەتە هەستەوە. دەست بەسەرکرانی 8 لاوی کورد لە پارێزگای ئیلام لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیانی کورد 8 لاوی کورد لە چەند شارێکی پارێزگای ئیلام لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. بە پێڕاپۆرتی گەیشتووە و 8 هاوڵاتیە بەناوەکانی پەژمان ئەسڵ مەرز، محەممەد جەواد زەینی وەند، میلاد تەبەرایی، مەجید پوڕەنگ، محەممەد پیری، عەلی زەینی وەند، ئارمین پیرانی و ڕوحەڵڵا شەیخی لە شارەکانی دەڕەشەهر، مەلەکشاهی، سەراوڵە، دەهلۆران، مورموری و ئاودانان دەست بەسەر کراون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە دەست بەسەرکرانی ئەو لاوانە بە شێوەیەکی سەرڕۆیانە و بێ بەڵگەی قزایی ئەنجام دراوە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردنیان یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان لەبەردەستدا نییە. جێگیرکردنی هێزەکانی ئەرتەش و سوپای پاسداران لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بە پێی دوایین زانیاریەکان لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەکی بەرچاو لە هێزەکانی سوپای پاسداران و ئەرتەشی کۆماری ئیسلامی بە چەکی قورسەوە لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێگیر کراون. سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەم هێزانە لە ناوچەکانی قەسری شیرین، سەلاسی باوەجانی، مەریوان، سەردەشت، پیرانشار و شنۆ کراونەتەوە و کۆکراونەتەوە ببورن و لە هەمان کاتیشدا لە زۆربەی شارەکانی کوردستان هێزە چەکدارەکانی ڕژیم لە حاڵەتی ئامادەباشیدان. بە پێی هەواڵی گەیشتوو لە ڕۆژانی ڕابردوودا هەندێک کامیۆن سەر بە سوپای پاسداران لە ڕێگەی سنووری پاژماخی مەریوانەوە بۆ هەرێمی کوردستان گواستراونەتەوە. بەردەوامی گەمارودانی شاری کۆبانی و مەترسی لەسەر هاوڵاتیان، بە پێی دوایین راپۆرتەکان لەگەڵ بەردەوامی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دۆخی یاسایشی شاری کۆبانی هێشتانە ئارامە و مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان هەیە. سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە گەمارودانی شاری کۆبانی لەلایەن میلیشیاکانی سەر بە ڕژێمی تورکیاوە هێشتا بەردەوامە و بەهۆی سنوورداربوونی ڕێگەی هاتوچۆی هاوڵاتیان بۆ شارەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان دۆخی ژیانی دانیشتوانی ئەو شارە لە خراپیدایە. بە پێی راپۆرتی گەیشتوو بە تەنیا کۆمەڵێک لە هاوڵاتیان لە ڕێگای حەلەب، ڕەقە و حومسەوە کە ڕێگەیەکی زۆر مەترسی داریشە توانی ویانە و شارە بەجێ بهێڵن و خۆیان بگەێنە ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان. کشانەوەی بەشێکی دیکە لە هێزەکانی ئەڵمان لە باشووری کوردستان، بە پێی دوایین هەواڵەکان بەشێکی دیکە لە هێزەکانی ئەرتەشی ئەڵمان بەهۆی بەرزبوونەوەی گرژی ئاڵۆزیەکانی ناوچەکە باشووری کوردستانیان بەجێهێشتووە. بە پێراپۆرتەکان ئەم بڕیارەی ئەرتەشی ئەڵمان پاش بەرزبوونەوەی گرژی ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران دراوە و تا کاتی کشانەوەی بەشێکی زۆر لە هێزەکانی ئەرتەشی ئەڵمان لە هەرێمی کوردستان درێژەی هەیە. بە گوێرەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵیش کۆمەڵێکی زۆر لەو هێزانە ڕەوانەی وڵاتی ئۆردۆن کراون و لە مانگی داهاتوودا ئەگەری هەیە بگەڕێنەوە بۆ وڵاتی ئاڵمان. دانانی سوپای پاسداران لە لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکانی یەکێتی ئەوروپا.
ڕۆژی پێنجشەممە ڕێبەندانی 1404 هەتاوی یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی فەرمی سپای پازارانی لە لیستی ڕێکخراو تیرۆریستیەکاندا دانا. بە پێی زانیاریەک بڵاوکراوەکانیشکە هەیە ئەم بڕیارە پاش ڕێکەوتنی سیاسی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەدا پشتڕاستکراوەتەوە و با گوێرەی ئەم بڕیارەش هەموو دارایی و سەرچاوەدارایەکانی سپای پازاران و دامەزراوە پەیوەندیدارەکان لە ناو وڵاتانی ئەوروپا دەستی بەسەردا دەگیرێت و هەر جۆرە یارمەتێکی دارایی و ئابووریش بۆ ئەم ڕێکخراوە قەدەغە دەبێت. بەرزبوونەوەی ڕێژەی گرژی واڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران بە پێی دوایین هەواڵەکان لەلایەن دۆناڵد ترامپەوە سەرۆکی کۆماری ئەمریکا تەنیا ماوەیەکی دەڕۆژ بۆ ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی دیاریکراوە. بە پێی راپۆرتەکان سەرۆکی کۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە دەبێت لە ماوەی دەڕۆژدا چارەسەرێک بۆ پرسی ئێران بدۆزرێتەوە و جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە بە ئێران نادرێت دەستی بە چەکێتۆمی بگات. لە هەمان کاتیشدا نوێنەرایەتی کۆماری ئیسلامی لە نیویۆرک بە نامەیەک بۆ سکرتێری گشتی و شۆڕای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان هۆشداریدا کە لە ئەگەری هەر هێرشێکی سەربازیدا هەموو بنکە و بەرژەوندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە ئامانجی ڕەوای خۆیان دەزانن. لە سێدارەدانی نەوە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا نەوە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بە ناوەکانی فەرزاد فەزلی، داود غەفوری، مشتەبە ئەمینی، بیوک نامورزەد و فەرهاد کەریمزادە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی قۆم، نەیشابور و تەورێز لە سێدارە دراون. هەروەها 4 زیندانی دیکە بە ناوەکانی موختار عەتایی، بەهرام چەمەنی، ئەزخەر فەتحی و عیرفان ساڵحی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی خۆڕم ئاوا و دەستگرتی ئیسفەهان ئێعدام کراون. دوایین هەواڵ گیان لە دەزان و برینداربوونی 43 کرێکار لە ئێران. بە پێی دوایین راپۆرتەکان بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئەیمەنی شوێنی کار و دۆخی هاتوچۆی کرێکاران 43 کرێکار لە شەر جیاوازەکان تووشی ڕوودا بوون. بە پێی هەواڵی گەیشتوو ئەم ڕووداوانە لە شارەکانی مەهاباد، ئیسفەهان، مەشهەد، تاران، ساوج بلاغ، توربەتی جام، گونبەت کاوز و ئەران و بیدگوڵ، ڕووباتکەریم و نەیشابوور ڕوویداوە و نەبوونی ستانداردەکانی ئیمەنی شوێنی کار و کەم تەرخەمی ناوەندە پەیوەندیدارەکان هۆکاری ئەم ڕووداوانە دەستنیشان کراوە کە بەهۆیەوە 14 کرێکار گیانیان لەدەستداوە. هەروەها بەیانی ڕۆژی پێنجشەممە ڕێبەندان پاسی هەڵگری کرێکارانی یەکێک لە کۆمپانیەکانی شارۆچکەی پیشەسازی کاوە لە شاری ساوا هەڵدێراوە و لە ئەنجامیشدا 10 کرێکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. وەڵای بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کاتی ساتی خۆش بۆ هەموو لایەک.